هەستێکی زۆر خۆشە ناتوانم وەسفیکەم لە ناخە زۆر پێ خۆشحاڵ بووم کە ئەهلەکەم بینی و زۆر دڵتەنگشم کە و شوێنە بەجێهێشت ئاروەڵڵا لا نەڕۆیتەوە نازانێت هەستی پێ ناگرێت تا نەڕۆیتی ئێوە نەژێ ئەو ئەجوا ئیمانی نەژێ هەستی پێ ناگرێت الحمدلله سپاس بخوا فەزلی خوایە اللهم ئامین لەگەڵ تۆشە چیە بۆ گەنجانەی کە ڕویان لە خوا نەکردو دوو کەوتونەتەوە لە دین پەیامەوەیە ڕوو لەم دینە بکەن بەڕاستی چەندێ بە گەنجی بگەڕێیتەوە هێشتاکەن تاخیرەگی چەندێ زووتر بگەڕێتەوە هێشتا تاخیری سکام وایە هەموو خی گەورە هیدایەتی هەموو گەنجەکانمان بدا ئێمە ساڵح بکە و تەثبیتمان بکە لەسەر ئیمان تا ئەو ڕۆژەی کە خی گەورە ئەمانەتەکە هێباتەوە وەکو مسلمانێک مسلمانێک بەڵێ دوعات کرد بۆ پێشمەرگا بۆ کوردستان بۆ هەموو مسلمانێک کردن بۆ هەموو تاکێکی مسلمان چی کورد بێت چی عەجەم بێت چی عەرەب بێت سپاس بخۆ ئەوش فەزلی خوایە لەسەر ئێمە مسلمان دینی ئیسلام هەمووی کۆکاتەوە فەرقی نییە لە نێوان کورد و عەرەب الحمدلله على كل حال نا سپاس بۆ خۆم ساڵە زۆر باش زۆر یارمەتیمانیدا بۆ وڵاتی سعودیە وا بڵێین مەملەکەتی عەرەبی سعودیە ئەم ساڵە نەجاحەتیە نە حەجەکە سپاس بخۆ